بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی دووەم 1958 بۆ 1961. کورد و شۆڕشی 14 تەموزی 1958. 14 تەموزی 1958 بۆ ئەیلولی 1961. بەشی سێزدەم. داوای تواندنەوەی نەتەوایەتی کورد. پێشەوەی نێوانی گەلی کورد و حکوومەتی عێراق بگاتە لێکدابڕانی یەکجاری لە ئەیلولی 1961دا زنجیرەیەک ڕووداوی وا هاتە پێش کە بارەکەیان بەرەو گرژی و تەقینەوە برد. حکوومەت تادادلە کردەوە باشەکانی بۆ کوردستان لەبارەی مافەکانی گەلی کوردەوە بە پەیبەندی سێیەم لە دەستوری کاتی پاشگەز دەبووە. لە بەهاری 1960 سەڵکاریە چەکداریەکانی هەندێک لە هۆزەکانی دژی بارزانیان بوو بە هاوکات لەگەڵ ڕاونەنی دەستگاکانی پۆلیس و ئەمن بۆ کادرەکانی پارتی دیموکراتی کوردستاندا. لە دوای مانگەکانی ساڵی 1960دا بە ئاشکرا دەرکەوت کە عەبدولکەریم قاسم لەژێر کاریگەری تاقمی داغ لە دڵ و هەلپەرست و شۆڤێنیەکاندا بەرەو لێکدابڕان دەڕوە. لەگەڵ گەلی کووردا بە جۆرێ سەری لێشەوا بوو کە لەم دواییانەدا چاک و خراپ و دۆست و دوژمنی لێکجیان نەدەکردەوە. دیموکراتی و شێوعیەکانی لە خۆی دوورخستەوە و کەوتە چاو بڕکێ لەگەڵ بەعسی و پیلانگێڕەکاندا تا ڕازیان بکە. لە کوردستان هانی دەرەبەکەکانی دەدا و پەرچەکی دەکردن. تەنیا راپۆرتی کارگێڕە داغ لە دڵەکانی وەکو بەدرەدین عەلی لە هەولێر و ئیسماعیل عەباوی لە مووسڵی دەبیست و داخوێندەوە. بەڵام ئەم سەڵکاریانە لەلایەن پارتی و بارزانیەوە بایەخیان نەدرایە و هێشتا ئەوان هیوایان مابوو کە بە هاوکاری لەگەڵ حکوومەتدا پێشیان بگیرێ. بەڵام ئەو مەترسی زیاتر هەڕەشەی لە کورد دەکرد وەکو گەل ئەو گوتارە بوو کە ڕۆژنامەی سەوری سەر بە عەبدولکەریم بڵاوی کردەوە. تێیدا داوای تواندنەوەی نەتەوایەتی گەلی کوردی کردبوو لە بۆتی نەتەوایەتی عەرەبدا و پێویست بوو بۆ ئەم مەبەستەی ئەو هێزیش بەکار بهێنرێ. پارتی دیموکراتی کوردستان مەردانە پێشی ئەم داوای تواندنەوەی نەتەوایەتی کوردی گرت. هەر دەبایە وا بکە و زینجیرە گوتارێکی لە ڕۆژنامەی خەباتدا بڵاو کردەوە. ئەم داواکاریە کۆنە پەرستانە و ڕەگەزاویەی ڕیسوا کرد و زیانەکانی بۆ برایەتی کورد و عەرەب و یەکەتی نیشتیمانی خستە ڕوو. لە گوتاری ڕۆژی نۆی دەی 1960 لە ژێر ناونیشانی نەتەوەی کورد و بەندی دوو لە دەستوری کاتی عێراقدا نووسی. بەندی دووەم لە دەستوری کاتی دەڵێ عێراق بەشێکە لە نەتەوەی عەرەب. ئەم قسەیە زیاتر لایەنی ئاواتی پێوەیە نەک زانیاری، چونکە وشەی عێراق وەکو هەمومان دەزانین بۆ دوو واتە دێتە بەکارهێنان. یەکەم بە واتەی مێژووی و جوگرافیای وڵاتێکە زۆر لە عێراقی ئەمڕۆ بچووکترە. دووەم باکاردێ بۆ زاراوەیەکی سیاسی کە برایەتیە لە وڵاتی پاش شەڕی یەکەمی دنیا پێکات بە لێکدرانی بەشێکی زۆر لە عێراقی مێژووی لەگەڵ بەشێک لە خواری کوردستاندا کە هەندێک جار ناوی شارە زوریان بۆ بەکارهێناوە، یا ویلایەتی مووسڵ بە پێی بەشکاریەکانی سەردەمی عوسمانی کە دەوڵەتی ئێستای عێراق لە پارچەیەک لە دار و پەردووەکەی دروست بووە. ئەویش لە بەر ئامانج و ئارەزوەیی لە ئیمپریالیزمی بەریتانیا کە ویستی دەست بەسەر سەرچاوی سامانی وڵاتدا بگرێ بە تایبەتی کانگە و زەویە نەوتیەکان. هەروەها بۆ ئەوەش کە زاڵبوونی بەسەر ڕێگەی هێنددا بۆ دابین بکە. بۆیەوە لەبەر ئەم حاڵە ناشی عێراق بە پارچەیەک لە نەتەوەی عەرەب بێتە دانان، نە بە واتەی سیاسی زاراوەکە کە مەبەست دەوڵەتە و نە بە واتەی جوگرافیایی. هیچ کاتێک کوردستان بەشێک نەبووە لە نیشتیمانی عەرەب، نە بە پارچەیی و نە وەکو بەشێکی جوگرافیایی و نە بەو پارچەیەش کە خراوەتە سەر دەوڵەتی عێراق بگرە پارچەیەکە لە کوردستان. لە هەندێک سەردەمانی مێژوودا ڕێک کەوتووە کوردستان هەمووی یا پارچێکی خراوەتە ناو چوارچەوەی دەوڵەتێکی ئیسلامی و ئەویش وەکو وڵاتە ئیسلامیەکانی تر. تەنانەت لەو کاتانەشدا کوردستان با وڵاتێکی عەرەبی نەهاتۆتە ژمار. گومان لەوە دانیە کەوا کوردستان ناکرێ ببێتە پارچەیەک لە نیشتیمانی عەرەب. لەبەر ئەوە پێویستە لە کاتی دانانی دەستوور یەکجاریدا ئەم ڕستەیە بە جۆرێک دابڕێژرێ کە ڕێگەی خراپ لێکدانەوەی نەمێنێ و نەبێتە هۆی ناکۆکی. داڕشتنی بەجێ ئەوەیە کە کۆماری نەمری عێراق پێکاتووە لە بەشی کوردی کوردستانی عێراق و لە بەشی عەرەبی میسۆپۆتامیا. تەنیا پارچە عەرەبیەکەی بەشێکە لە نیشتیمانی عەرەب و پارچە کوردیەکەی بەشێکە لە نیشتیمانی کورد و وڵاتی کوردستان. بەرژەوەندی ڕاستەقینەی هەردوو نەتەوەی کورد و عەرەب دەبێت لە بەرچاو بگیرێ و بەڕگەیەکی باشی وای بۆ دابندرێ کە یەکەتی عێراق دووپات بکاتەوە. ئالێرەدا پێچەوانێکی ئاشکرا لە نێوان ئەم بەندە و سێمدا هەیە کە دەڵێ کورد و عەرەب لەم نیشتیمانەدا هاوبەشن. ئەمە دەربڕینێکی زۆر ساخە و بەندی دووەم هەڵدەوەشێنێتەوە. جامەکەروای دانین کەوا کورد ئەو خاکەی تێیدان
لە عێراقدا گیریان کردووە و پێشتر هی عەرەب بووە کە ئەمە چ جارێ نەبووە و لە هیچ سەردەمێکی مێژوودا ڕووی نەداوە. پاش بڵاوبوونەوەی ئەم گوتارە حاکمی گشتی سوپایی سکرتێری پارتی برای مەحمەدی دا بە لێکۆڵینەوەی دادگا بە ناوی بەندی 31 لە یاسای ڕاستکردنەوەی کلکی یاسا و بە پێی بەندی 13 لە یاسای ئیداری عورفی و بە یاسای چاپەمەنی. ڕۆژنامەی خەبات گەلێک وتاری تری نووسی و ئەو بیرە کۆنە پەرست و فاشیانی لە مەڕ تواندنەوەی نەتەوایەتی کورد شی کردەوە. لە گوتاری ژمارە 440 ڕۆژی 22/1961 لەژێر ناونیشانی تەقەلای تواندنەوەی نەتەوایەتی کورد و ئاکاما بێگومانەکەیدا نووسی و دەڵێ نەتەوایەتی کوردی حقیقەتێکی ڕقی مێژووی ئەو تۆیە کە هەموو تەقەلای تاوانبارەکانی لێکدان و پێکەوەلەکاندن و هەڵپەکانی ئێمپریالیزم لە ڕابردوودا و فاشیستەکان لەم ڕۆژەدا لەسەری هاپڕون بە هاپڕون دەبێ. تەواوی ئەو تەقەلە ناومێدانەی بۆ تواندنەوەی نەتەوایەتیەکان یا پێکەوە نووساندنیان دەکرێ هەرچەندێک تۆند و تیژ و بەهێزیش بن ئەنجامەکەی هەرتێکشکانە. ڕۆژنامەی خەبات ئەنجامی تواندنەوە و لێکدان ئاواشی دەکاتەوە. یەکەم، بەکارهێنانی سیاسەتی تواندنەوە و تێکەڵکردن ڕق و کینە و دوژمنایەتی لێ پەیدا دەبێت و یەکەتی نیشتیمانی هەڵدەتەکێنێ. ناچێتە عەقڵەوە کورد دەست بە یەکەتیەکەوە بگرن کە جگەل لە کۆیلایەتی و بێبەشی لە ماف و دەدان نەندران بە نەتەوایەتیان هیچی تێدا نەبێ و لە ئاگر و ئاسن و کەلەبچە و گرتی کە زیاتر هیچیان نەداتێ. دووەم، ئەم سیاسەتە ئەگەرچی لە پێکێنانی تواندنەوە و تێکەڵاوکردندا تێدەشکێ و سەر ناکەوێ، بەڵام کارەسات و مەینەتی و شەڕی ناوخۆ بۆ ئەو دەوڵەتە دێنێ کە بەکاری هێناوە و گەورەترین زیانی پێدەگەێنێ. سێیەم، ئەو دەوڵەتەی ئەم جۆرە سیاسەتە دەگرێتە پێش هەرگا و لاواز و هۆڵۆڵە و لە ئاستی ڕەشەبە و گێژەڵوەکەدا خۆڕاناگرێت. ئەم جۆرە دەوڵەتانە لەگەڵ بار گۆڕاندا هەڵدەوەرن و پارچە پارچە دەبن. چوارم، گەلانی ئەو جۆرە حکوومەتانەی سیاسەتی وا بەکاردێنن بەردەوام لە ژێرکۆتی دیلیدان و بارگرانی باجی زۆریان لەسەرشانە و لە مافەیلی ئازادی و دیموکراتی بێبەشن، چونکە هەر گەلێکی تر بچەوسێنێتەوە ئازاد نییە. دڵسۆزی بۆ یەکەتی نیشتیمانی و برایەتی کورد و عەرەب لەوەدایە ئەم جۆرە تەقەلایانە تاوانبار بکرێن کە بۆ نەهێشتنی نەتەوایەتی کوردی دەدرێن و پێشکردنە مافەکانی نەتەوەی کورد فڕێ بدرێ. داوای تواندنەوەی نەتەوایەتی کوردی لەلایەن گشت حیزبەیلی نیشتیمانی و دیموکراتی بە بێز و بێزاریەوە ڕووبەڕوو بووەوە. حیزبی شیوعیش لە ڕێی ڕۆژنامەکانیەوە بەگشت ئەم داوا شۆڤێنێدا چوو. جا بابزانی بەعس کێشەی کەمایەتیەکانی نەتەوایەتی لە نیشتیمانی عەرەبدا چۆن چار دەکە لە نامیلکەیەکدا کە لە دارولسەورەی بەغدا ساڵی 1979 چاپ کراوە و گوایە ئەم چاکردنە لە کۆنگرەی 11می نەتەوایەتیاندا لێکۆڵ دراوەتەوە و پەسەند کراوە. ئەو مەرجانی حیزب دایناوە بۆ چوونە ناو نەتەوایەتی عەرەبەوە و داستوریش دەقەکەی خستوتە نێو پرۆگرامە گشتیەکانی ئاوایە عەرەب کەسێک کە زمانی عەرەبی بێ و لە سەرخاکی عەرەب ژیابێ یان حەز بە ژیان لەسەری بکە و بڕوای بەوە بێ کە سەر بە نەتەوەی عەرەبە. ئەم سنووردانانە باواتای گرتنەوەی ناسنامی عەرەبیە بۆ کەسان و تاخمانێک ئەم مەرجە دەیانگرێتەوە بێەوەی ڕەگەزایەتی بکرێ بە مەرج. ئەمەش ڕێگە دەکاتەوە بۆ قوڵکردنەوەی تێکەڵبوونی کەمایەتیە وردە گەلان لەگەڵ نەتەوەی عەرەبدا. بەڵام ئەو نەتەوانەی گرانایی خەڵکیان هەیە و لە ناو چوارچەوی نیشتیمانی عەرەبدا دەژین، زمان و ڕۆکاریان جیاوازی لەگەڵ زمانی ڕۆکاری نەتەوایەتی عەرەبدا هەیە وەکو نەتەوەی کورد. بە ناچاری دەبێت تایبەتکاری و نەتەوایەتی ناوخۆی قبول بکرێ و هەر پێچەوانەیەکی لە نێو ئەو تایبەتکاریە و بسوتنەوەی نەتەوایەتی عەرەبدا هەیە لا ببرێ، چونکە ئەو جۆرە نەتەوانە زمان و ڕۆکاری خۆیان هەیە کە جیاوازە لە نەتەوەی عەرەب. لە هەمان کاتیشدا ئەگەر ئەم نەتەوانە بە جیاواز لە نەتەوەی عەرەبدا بدرێن وەکو نەتەوەکانی فارس و هەندی و ئەوانی تر، ئەویش هەڵەیە، چونکە ئەم نەتەوانە کە زمان و ڕۆکاریان لەگەڵ زمان و ڕۆکاری عەرەبیدا جیاوازە و لە سەردەمێکی دوور و درێژەوە لە نیشتیمانی عەرەبیدا دەژین وەکو نەتەوەی کورد کە ڕێگی تێکەڵاوی لەگەڵ نەتەوەی عەرەبدا هەیە. هەر لە سەرەتای پەیدابوونیەوە و بە درێژایی ئەم ماوەیە لە شوێنێکدا ژیاوە پێی دەڵێن نیشتیمانی عەرەب. هەرچەندە پارچەکانی ناوی تریشی بوو بێ یا دەوڵەتەکانی ناویان جیاواز بوو بێ، ئەمە کێشەیەکی گرنگە، چونکە ئەو خاکەی ئەم جۆرە نەتەوانی لەسەر دەژین پێش هەزاران ساڵ پارچەیەک بوون لە دەوڵەتە عەرەبیەکان کە دوامینەکەیان دەوڵەتی گەوری عەباسین. ئەم خاکە لە هەمان کاتدا نیشتیمانی ئەم جۆرە نەتەوانە بووە. جا لەبەر ئەمە پێناسی عەرەبی بۆ ئەو خاکەی ئەم کەمایەتیانە لەسەری دەژین بە زۆر یا داگیرکردن یا زاڵبوون نییە، بگرێ لە ئەنجامی ڕووداوێکی مێژوویە
کە درێژەکەی هەزاران ساڵە و بە درێژایی ئەم ماوە مێژوویە هیچ کێشە و قڕی لەسەر نەبوو. ئەم نەتەوانێت لە هەندێک قۆناغی مێژوویدا پارچەیەکی زیندوی بارستەی عەرەب بوون و لەگەڵیدا لێک ئاڵاون، لەشێکی بێگانە نەبوون و پێچەوانەی نەبوون. لێک ئاڵانی نەتەوەی عەرەب و ئەم گەلانە گەیشتوتە ڕادەیەکی زۆر قوڵ لە چوارچەوەی بڕوای مسلمانەتیدا کە سەتان ساڵ درێژی بوو. ئەم بەڵگەی هێژگار بە سام و ترساویە، لوتکەی بیری شۆڤێنێتی دزێوی تێدایە. ئاوەتەخوازم نووسەر و لێ کۆڵەوە و مێژوو نووسانی کورد و عەرەب بایەخێکی تەواوی بدەنێ و بە وردبوونەوەیەکی زانیاریانەوە بچنە بنج و بنەوانی و با پێی بەڵگەی مێژووی و ڕاستاکینەی ڕوودا و ئەم بۆ چوونە گومڕایانە هەڵوەشێننەوە. ئەوەی دەمەوێت پەنجەی بۆ ڕاکێشم ئەوەیە کورد کاتێ بوونە موسڵمان بە ئارەزووی خۆیان بوون. هیچ بەرگریەک نەبوو ئەگەر بیانویستایە لە بۆتەی موسڵمانەتیدا بتوێنەوە وەکو گەلانی تریش ئەو ئامادەییان هەبوو. هەتا عەرەب بەناوی موسڵمانەتیەوە فەرمان ڕەوا بوون، کوردیش گرنگترین دەوریان بینی بۆ پتەوکردنی دەسەڵاتی ئیسلامی، بەڵگەش ئەوەی کە سەلاحەدینی ئەیوبی قارەمانی بەناوبانگی کورد کردی. بەڵام کاتێ داوای نەتەوەخوازی لە ناو عەرەبدا سەری هەڵدا، کوردیش داوای مافی نەتەوایەتی خۆیانیان کرد. ئەمەش مافێکی ڕەوایە. بەڵام ئەوەی ئەم بەڵگەیە دەڵێ کورد نەتەوەیەکن لەسەر خاکی عەرەبدا دەژین. ئەمە لادانە لە ڕاستی و لە مێژوو. ئەمە هەڵوێستێکە لە ڕەگەزپەرستی و نەتەوەخوازی کوێرانە هەڵقوڵاوە. کورد نەتەوەیەکن لە پێش هەموو نەتەوەکاندا لەسەر خاکی خۆیان کوردستاندا دەژین. ڕۆژێک لە ڕۆژان نە لە سەردەمی عەباسیەکاندا و نە لە هیچ سەردەمێکدا دەدانیان بەوەدا نەناوە کە کوردستان پارچەیەکە لە نیشتیمانی عەرەب و هیچ جار شتیوا بەدەمیاندا نایە. ئەوە ڕاستەقینەیە کە کورد نەتەوەیە و خاکەکەی کوردستانە. بە بڵاوکردنەوەی بەڵگەیەکی زرد ناسڕدرێتەوە. ئەم جۆرە بیرکردنەوانە زەمان خستوینێتە ژێر پێوە. سەردەمی ئەمڕۆ ڕۆژی بڵاوکردنەوەی ئەم جۆرە بیر و باوەڕە پیسانە نییە کە جگەلەوەی سوودی نییە، ئەنجامەکەشی لە خوێن ڕشتنی زیاتر و کڵۆڵی بۆ کورد و عەرەب زیاتر نییە. بۆ ڕوو بەڕووبنەوەی زیاتر کە ئەم جۆرە بیر و ڕایە هی ئەو عەرەبە بە شەرەفانە نییە، مێژوویان خوێندووەتەوە و پەندیان لێ وەرگرتووە. ئەمە چەند نمونەیەکە. هەڵوێستی سەرۆکی کۆچکرد و جەمال عەبدولناسر لەسەر کێشەی کورد، ئەو هەردەم لەگەڵ مافە ڕاوەکانی گەلی کووردا بوو، دەدانی بە مافی دیاریکردنی چارەنووسی کووردا ناوە و پێی وابووە ئەمە لە بەرژەوەندی عەرەبیشدایە. ئەمە بیرێکی ڕاست و دروستە. هەموو هێز و حیزبە نەتەوەیە دیموکراتیەکانی عێراق لە ناسڕی و یەکەتی خواز و سربەخۆ و ئەوانی تر مافی نەتەوەی کورد بۆ دیاریکردنی مافی چارەنووسیان دەدان پێداناوە و کەسیان نەیگوتووە کوردستان پارچەیەکە لە نیشتیمانی عەرەب. حیزبە کۆمۆنیستەکان و کەسانی خاوەنبیری ڕووناک و وشیار لە نیشتیمانی عەرەبدا دەدانیان ناوە بە حەقی کووردە بۆ دیاریکردنی مافی چارەنووس. دەتوانین ڕادەربڕینەکانی عەقید عومەر قەزافی بە شایەت بێنینەوە لەبارەی نەتەوەی کووردەوە. دوجار کە خۆم لە ئاداری 1986دا گوێم لێبوو لە کۆنگرەی دووەمی مەسابی عالەمێدا قسەی کرد. دیسان دووباری کردەوە کەوا نەتەوەی کورد ڕەسەنە و ئەو تەقەلایانی تاوانبار کرد بۆ قڕانی گەلی کورد دەکرێ و داوای کرد دەوڵەتێکی سربەخۆیی کووردا بندرێ و دووپاتی کردەوە. ئەمە لە بەرژەوەندی نەتەوەی عەرەبدایە. لێرەدا چەند پارچەیەک لە نووسینی ڕۆشنبیرە عەرەبەکان دێنینەوە لەباری پەیوەندی نەتەوەکانی کورد و عەرەبەوە تا ئەو کوردانەی بە تەنگ نەتەوەکەی خۆیانەوەن. بزانن عەرەبە بە شەرەفەکان لەم بارەیەوە چی دەڵێن. دکتۆر شاکر خەسباک دەڵێ بەڕای من نیەکەتی کورد و عەرەب دەبێ ئەم ڕاستیەی لەبەرچاو بێ کە دەدان بنێ بە نەتەوەی کووردە، دەدانانێکی ڕاست و دروستی تەواو نەقەڵب و درۆ وەک حکومەتەکانی پێشوودایان کرد. یەکەتی کورد لەگەڵ عەرەبدا ئەوە ناگەێنێ نەتەوایەتی خۆیان لە نەتەوایەتی عەرەبدا بتوێننەوە. شاردنەوەی ڕاستەقینە هەڵەیە کە ئێمە بین بە شان و باڵی نەتەوەی عەرەبدا هەڵبدەین لەسەر حسابی نەتەوە و ڕەگەزی کورد. یەکەتی ئەوان لەگەڵ عەرەبدا پێویستە لە ویستن و بڕوایەکەوە بێ خۆیان بە توندی ببنە لە یانگری نەتەوەی عەرەبی ئازاد. کەوا بوو عەرەبیش بە ناچاری وەکو ئەوان دەکەن و دابنە لە یانگری نەتەوەی کوردی ئازاد، چونکە پەیوەندی نێوان کورد و عەرەب پەیوەندیەکی گیانی و بەرژەوەندیە. ئەمەش یاسای پەیوەندی نەتەوەیەکە بە نەتەوەیەکی ترەوە لە دنیادا. پەیوەندی نەتەوەکان لەسەر بناغی چەوسانەوەدا دانامەزرێ، بگرێ لەسەر بنەوەی برایەتی و ئاڵوگۆڕی بەرژەوەندی هەردوو لە قایم دەکرێت. دەداننا بە نەتەوایەتی کووردە بێگومان دەبێتە هۆی پتەو بوون و بناغی یەکەتی کورد و عەرەب. دکتۆر خەسباک لەسەری دەڕۆ دەڵێ پێویستە دووپاتی بکەمەوە کەوا نابێ ڕێگە بدرێ هەڵەکانی ڕابردوو دووبارە ببنەوە. ئەمەش بە لەبەرچاوگرتنی ڕاستەقینەیەکی مێژوویی کورد لە عێراقدا کەمایەتێکی نەتەوەی نی. ئەوان دانیشتوانی ڕەسەنی ئەم ناوچەیەن لە هەزاران ساڵەوە، مافیان بێ کەم و زیاد
وەکو مافی عەرەبە. جا ئێمە کە پێکاتوین لەو نیشتیمانەدا هاوبەش بین، لەسەرمانە باشترین ڕێگا بگرینە بەر بۆ پشگیری ئەم یەکەتیە. زۆر نمونەی ئاشکرامان هەیە لە پرۆگرامی ئەو دەوڵەتە یەکگرتوانەی چەند نەتەوەین و لە پێشکەوتنی کارگیاریدا لە پێشی ئێمەوە. باشتر وایە لەباری ئێستاماندا سوود لە ئەزمونەکانی ئەوان وەربگرین ئەگەر بمانەیە دەوڵەتەکەمان لەسەر بنەوایەکی وا دابنی کە هەوەس و سوودی خۆیەتی و تێپەڕینی ساڵان کاری تێنەکە. مامۆستا عەزیز شەریف تێکۆشەری دیموکراتی و دۆستی کورد ساڵی 1950 باسێکی بە نرخی پێشکەش کرد لەژێر ناونیشانی کێشەی کورد لە عێراقدا و ئەمەش هەندێک لێ هەڵبژێردراوێتی. گەلی کوردیش وەکو هەموو گەلانی دنیا مافی دیاریکردنی چارەنووسی خۆی هەیە. ئەو ئەم مافەی لە هیچ ڕێبازی کە ڕەگەزایەتیەوە وەرنەگرتووە. کورد زۆر شانازی وایان هەیە کە لە بنەوەی ڕەگەزایەتیەوە نەهاتووە. بگرێ لە بەشداریکردنیان بۆ پێشکەوتنی مرۆوایەتی و تێکۆشانی سەر بەرزانەیان لە پێناوی ئازادیدا. هەر کاتێ باسی کێشەی کورد دەکرێ لە پەنای دروشمی یەکەتیدا پەلاماری ئازادی گەلی کورد دەدرێ. گەلی کورد و عەرەب نێزیکیەکی دەرونیان پێکەوە هەیە کە مێژووی هاوبەشیان لە چەندان سەدەی دوور و درێژدا دروستی کردووە. هەر عەرەبێک کەمێک شارەزایی مێژوو بێت سەلاحەدینی ئەیوبی بەو گەورە پیاوانەی ڕابردووی خۆی دادەنێ کە شانازی پێوە بکرێ. کوردیش بە هەمان چاو دەڕوانێتە پیاوە ڕابردوەکانی مێژووی ئیسلامی عەرەب ژن و ژنخوازی لە نێوان کورد و عەرەبدا زیاتر لە هی عەرەبی شیع و سونەی ناوخۆیاندا. بەڵام عەرەب بە ڕادەیەکی شەرماوی لە چۆنیەتی کێشەی کورد نەشارەزان. ڕای بەربڵاو لەسەر بزوتنەوەی نەتەوایەتی کورد ئەو ڕای تاوێک پێش ئێستا بەربڵاو بوو ئەو ڕایە ڕەسمیە کە کورد عێراقین. هەر کوردێکیش بیر لە نەتەوایەتی کوردی بکاتەوە ئەوە جیاواز خواز و دوژمنی یەکاتی عێراقە. جارجار دەژڵێن بە کرێگیراوی ئیمپریالیزمی ئینگلیزن. ئەو ئیمپریالیزمەی بەگشت نەتەوایەتی کووردا دەچێت و بە مەترسی دادەنێ بۆ سەر حکوومەتی کۆنەپەرسی هەرسێک وڵاتی دراوسێ. سێ هۆی سەرەکی تاماوەیەکی درێژی پێش ئێستا سەری لە جەماوەری عەرەب تێکدا بوو. ئەویش یەکەم دوژمنایەتیەکانی شوێنەکانی عەرەب لەگەڵ کووردە. دووەم چاوەڕاوی حکوومەت. سێەم بەدەستەوەگرتنی هەندێک بزوتنەوەی کوردی لەلایەن بەکرێ گیراوانی ئینگلیزەوە. مامۆستا عەزیز شەریف لێکۆڵینەوەکەی بەوە کۆتایی پێدێنێ کە چاری کێشەی کورد لە عێراقدا بریتیە لە یەکەم تێکۆشانی جەماوەری ڕەنجدەری عەرەب لە پێناوی ئازادی دیاریکردنی مافی چارەنووسی بۆ نەتەوەی کورد لەگەڵ مافی جیابوونەوە و دانانی دەوڵەتی سربەخۆدا. دووەم تێکۆشانی پێشکەوتوانی کورد دژی ئارەزوی دوورە پەرێزی لە ناو جەماوەری کووردا و بانکەهێشتیان بۆ یەکێتی هەڵبژێردرا و لە بارودۆخی ئەمڕۆدا. مامۆستا عەبدوڕەحمان بەزاز لەبارەی کوردەوە دەڵێ کوردی عێراق پارچەیەکن لە نەتەوەی کورد کە لە ناوچەیەکی بەرفراواندا نیشتەجێن بەشێک لە ئانادۆڵ و باکووری ڕۆژئاوا و باشووری ڕۆژئاوای ئێران دەگرێتەوە لەگەڵ بەشێک لە باکووری ڕۆژهەڵاتی عێراق و بەشێکی کەم لە باشووری کۆماری ئەرمینیای سۆڤێت و بەشێکی بچووک لە باکوور و باکووری ڕۆژهەڵاتی سووریادا. کوردە شارەزاکانی عێراق وەکو هەموو کوردەکانی تر هەست بە نەتەوایەتی خۆیان دەکەن و هەر یەکێکیان بە جۆرێک ئەو هەستە لە خۆیاندا دەبینن بە تایبەتی دوای ئەوەی هەستی نەتەوایەتی لە هەموو ناوچەکەدا پەریسەندووە. بۆ نمونە کاتی عەرەب و تورک و ئێرانی کە دراوسەی کورد و هاو نیشتیمانیان لەم سێ وڵاتەدا مافی ئەوەیان ببێ هەست بە نەتەوایەتی خۆیان بکەن و دروشمەکانی بەرزکەنەوە بۆ گەیشتن بە ئامانجیان تێبکۆشن. دەبێتە گومڕایی و بێویژدانی ئەگەر ئەم ڕێگەیە لە کورد بگیرێ. ئەوانەی هێنامانەوە چەند پارچەیەک بوون لە نووسینی هەندێک لە پیاوانی وشیاری عەرەب کە باشترین وەڵامن بۆ قسە پڕ و پوچەکانی ئەم شۆڤێنی عەرەبانەی بای دەمارگیری کوێری کردوون و ناهێڵێ ڕاستەکینەی ژیان و مێژووی تێبگەن. ئەوەی دەمەوێ ئێستا دووبارەی بکەمەوە نەتەوەی کورد نەتەوەیەکە هەیە و یەکێکە لەو نەتەوە گەورانەی بە شێوەیەکی کارا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەژین. نەتەوەیەکە لە مێژوودا فێڵی لێکراوە و تووشی لەتکرانێکی زاڵمانە بووە وەکو نەتەوەی عەرەب. لەسەر نەتەوەی کورد پێویستە هەموو بیری دوورە پەرێزی لە ڕیزەکانی خۆیدا دەرهاوێ و بەربەرەکانی هەموو تەقەلاکانی توانەوە بکات لە هەر لایەکەوە بێ. بە هەموو هێزیەوە هەوڵ بدە بۆ دۆزینەوەی باشترین ڕێبازی برایەتی لەگەڵ نەتەوە دراوسەکانیدا وەکو عەرەب و فارس و تورک. نەتەوەی کورد ژماری دانیشتوانی لە 25 ملیۆن پترە و لەم ڕۆژەدا گەورەترین نەتەوەی بێ بارستەی سیاسیە. خەباتی نەتەوەی کورد بە هەر نرخێک بێت و چەند بخایەنێ هەر بەردەوام دەبێ بۆ گەیشتن بە مافەکانی. ئەو مافانی نەتەوەی یەکگرتوەکان دەدانی پێداناوە و ئەمەش کورتەیەتی. مافی هەڵبژاردن و ڕەچاوکردنی ڕێبازی سیاسی، مافی دیاریکردنی باری کۆمەڵایەتی،
مافی دیاریکردنی باری ڕۆشنبیری، مافی یەکگرتنەوەی خاکی نەتەوایەتی، مافی دەسەڵاتی تەواوی گەلان بەسەر سامانە سروشتیەکانیاندا، شێوازی تواندنەوە سەرکوتکردن دادنادا، هاوکاری و ژیانی برایەتی لە نێوان نەتەوەکاندا و ڕێزی یەکترگرتن و بەشداری لە دانانی دواڕۆژێکی پرشنگداردا بۆ ڕۆڵەکانی تاقە ڕێگەی ڕاستە و لەوە زیاتر هیچ شێوازێک جگە لە تێکشکان و کۆڵۆری پتری پێوە نییە. لە کۆتاییدا ئێمەی کورد بە بەرە عەرەبەکانمان دەڵێن لە وەڵامی ئەو قسە پوچانەی لە لامیلکە ناو براوەکەی بەعزدا نووسراون، ئێمە براتانین و هاوبەشی خۆشی و ناخۆشیتانین. بەڵام نەتەوەی کورد پارچەیەک نییە لە نەتەوەی عەرەب و کوردستانیش بەشێک نییە لە نیشتیمانی عەرەب. داوا لە عەرەبە بە شەرەفەکان دەکەین بەری ئەم جۆرە بیرە شۆڤێنیانە بگرن کە بە هیچ جۆرێک خزمەتی بە بەرژەوەندیە استراتیجیەکان ناکات.